فرمو خاتون نرجس. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامستا جان. فرمو داديان. مامستا من لغاه خوای زور زور من خوش دوي اما زور مطالعه تو دكان زور جوالي توينا. يا ربي خوالي رازي بخشكي بريزم خواب هداشتان داتو إن شاء الله تعالى بقوري ورحمتي خوي. سلامت بمامستا جان. مامستا من بسياركم هيا وداوكارية شملتو للجنابت هيا. فرمو جاري برسياركات فرمو بسر چاو. باشا مامستا. مامستا جان أبا بسياركم أبي مامستا أمن خوينت كارم. مامستا هتا بولي دوازده خينديتم. لا بولي دوازده مامستا أبا 3 ساعة تقريبا 3 ساعة زيادة قبل مامستا. نلا بولي دوازده سردكا ومامستا نانا جعدا بمهمو هولا تشنددم. بنال خواي دست بدكم لهمو كاتش مامستا. هیچم لۆ نایەتن نەناجع دەبم مامۆستا نەشتەکم لۆ دێتن نەدڵ خۆش دەبم مامۆستا هەر ژیانی ڕۆژانی ئاسایی هیچ شتێکی خۆش ڕوونادا لە ژیانم مامۆستا ئەوهام لێ هاتە کە برێم لە ڕووی دنیای مامۆستا هیچ شتێکی خۆشم پێ ناگە هیچ ڕۆژێک خەبەرەکم پێ ناگە مامۆستا ڕێنمایی دۆ من چیا من چ بکەم مامۆستا چەند دەرسد ماوەتەوە لە پۆلی دوانزە بڵێن چەند دەرس دەرچوو ئێستا دوای 3 ساڵ خۆ ساڵانە هەموو امتحانەکان ناکەوە چەند دەرسد ماوەتەوە ئینگلیزیت ماوە بیرکاریت ماوە مامۆستا ئینگلیزی و عەرەبی و بیرکاریم مایە ئینگلیزی و عەرەبی و بیرکاریت ماوە مامۆستا دەرێم دەبی شەعر و جادو و شتم لێ نەکرابی دەبی دوعای ناخۆشم لێ نەکرابی دەرست بەم بێجگە لە پۆلی دوازدە مامۆستا بچمە سەزەی هیشت دەکات زێ ئەوەندە بەخراپم دەودێ مامۆستا الحەمدولله دایم شکرانە خواش دەکەم بەڵێ ئەوە پرسیارەکەت ئینشەڵڵا ڕوونکردنەوەی پێویست دەمە بەئیزنی خوای گەورە باشە مامۆستا داواکار دەچشم مامۆستا تخوا ئەوڕۆ پێنجشەمە سبەینێ ڕۆژێ جمعەیە مامۆستا تخوا ئاوەل وتاری هەینیت مامۆستا لا هەموو ڕۆژەکەت هەتا دەگاتەوە پێنجشەمە ئەو داواکارگەم لە تو هەیە ئەتوو هەموو مسڵمانانیش مامۆستا تخوا دوعام لۆ بکەن مامۆستا دوعام لۆ بکەن مرازێ درم حاسڕ بیتن قیچەک دڵخۆش ببم مامۆستا شتم هەبیەمش لە ژیان تخوا مامۆستا سبەی دوعام لۆ بکە لە وتاری هەینی هەموو مسڵمانانیش جێیان لێبێ ڕەبی خوا خێریان بنووسی ئەوی لۆم دەکە یا ڕەبی پشتی دەئاگرێ جەهەنەمێ ناسوپەی با هەموو مسڵمانانیش مامۆستا لەک نەخوان برين آمين أتجدو عملو كاتا دقاتا پێنجشەمە حەڵاڵەکانت بێنێتە جێ ئینشاءالله سەرفرازی دنیا و قیامەت دەبی بینەرانی بەڕێز ئینشاءالله ئەوەش دوعا بۆ خاتون نێرگز و هەموو بینەران و هەموو داواکارانی دوعای خێر بکەن ئینشاءالله لای خۆشم خوشکە نێرگز دەینووسم ئینشاءالله لە وتاری جمعەشا پڕ بە دڵ دوعا بۆ ئەو کچ و خوشکەی خۆم دەکەم بەسەر چاوان بەخوای گەورە دەسپێرم دادەگیان خاتون نێرگز لە شاری هەولێرەوە باسی ئەوەی کرد 3 ساڵ لە پۆلی دوانزە دەرناچێ بێجگە لە دەرنەچوونەکەشی کە لە عەرەبی و بیرکاری و ئینگلیزی ماوەتەوە دنیاشی ناخۆشە ئەڵێ هەز دەکەم سحر و جادوم لێکراوە دادەگیان بڕوان پێ بکەوانیە چێ سحر و جادو لە قوتابێکی پۆلی دوانزە دەکات چێ بەخیلی و حەسوودی بە تۆ دەبا ئێمە میلەتێکی من ناڵم سحر نییە ناڵم جادو کاریگەری نییە ئینکاری شتێکی واقعی ناکەم بەس بڕواتان هەبێ ئەم شتانە وانین من ئێستا خاتون نێرگز پێت دەڵێم تۆ هەرەوەی کە 3 ساڵە هەوڵی خوێندن دەدەی 3 ساڵە لەو دەرسانە دەمێنیتەوە بۆ خۆی عوقدەیەکی دەرونیت بۆ دروست دەکات گرەیەکت بۆ دروست دەکات لەبەر ئەوە زۆر خەڵکەیە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ لە پۆلی دوانزە ماوەتەوە بەڵام دڵنیاش بە دەریش چووە و چۆتە کۆلێژ چۆتە پەیمانگاش و خوێندنیشی تەواو کردووە بەس گرنگ ئەوەیە لە خوێندنە سارد مەبەوە خوێندن من هەمیشە بە قوتابیان و خوێندکارانم تۆ لە وتاری هەینیشە لە خوێندندا کەوتن نییە لە خوێندندا شکست نییە ئەزمون پەیداکردن هەیە ئەم ساڵ دەرنەچووم ساڵشکە ئەزمونەکانم بەهێزتر دەکەم ئینشاءالله زیاتر هەوڵ بدە لە ڕێی مامۆستای تایبەتەوە لە ڕێی خوێندکاری زیرەکی هاوڕێتەوە بە ئیزنی خوای گەورە بابەتەکانیش ئەوەندە قورس زۆر مەگرێت چونکە ساڵی یەکەم دووەم سێم کە دەرنەچووی وازانی ئەم دەرسە لێ دەبێت بە یعنی دەرسێکی ناڕەحەت نا زۆر بە ئاسایی وەریگرە با دەرەجەی نەوەت نەهێنی هەفتا بێنی دڵنیا بە دەردەچی بەڵام خوشکی بەڕێزم ئەوەی کەوە دنیاد لا ناخۆش و ئەوانەیە ئەوە سحر و جادو نییە ئەوە ئەو چاویل کە ڕەشەیە کە تۆر لە ڕۆژێکی ڕووناکە کردوتە سەر چاوی خۆت
جەنابەت لە ڕۆژێکا کە تیشکی زێڕینی خۆر بە دەرەوەیە عینەکێکی ڕەش لە چاوکە دوو هینەکانی تۆخ بێ ئەوەندە چاویلکەکە ڕەش بێ و ئەزانی ئەم دنیاە هەمووی ڕەشە ئەمە کەس سحری لێ نەکردووی چاویلکەکەی خۆت ڕەشە بەس لای بە دنیا بە ڕووناچی بینە هەموو سحر و جادوەکان بەتاڵ دەبنەوە والله هەر کەسێک بەیانیان سوڕەتی فەلەق و ئیخلاص و ناس و ئیخلاص قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوێنێ سێ جار کاتی خەوتنیش سێ جاریان بخوێنێ بەستە بۆ هەموو شتێک قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم واز بێنە لەوانە دڵنیا بە هەموو سحر و جادوی دنیا لێ بکرێ کاری لێ ناکە کە لێشن نەکراوە داواکاری شتەیە دوعات بۆ بکەین یا ڕەبی خوای گەورە ئەو خوشکە ئازیزام خاتونێ گەز یا ڕەبی مرازی حاصڵ بێ بە ئاواتە حەڵاڵەکانی خۆی بگا یا ڕەبی خوای کاری بۆ ئاسان کەوی دڵی خۆشکەی